بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. بەڕێزان و خۆشەویستان بە پشتیوانی خۆی گەورە هاتینەوە خزمەتتان بۆ ئامۆژگاری سێیەم لە ئامۆژگاریەکانی ئیمامی غەزالی لە کتابی ئەیوهە الولەد کە فەرمێ ئەیوهە الولەد ئەی کوڕی خۆشەویستم لو قرأت العلم 100 سنة ئەگەر بێت و 100 ساڵ خەریکی خوێندن بی 100 ساڵ خەریکی کۆکردنەوەی زانست بی 100 ساڵ خۆت بەوە سەرقاڵ کردبی وجمعت 1000 كتاب و1000 كتابشت كوكر بيتوا لا تكون مستعدا لرحمة الله تعالى إلا بالعمل أقدر با بس الصار خويندن ب1000 كتاب كوكرنوا جا لروي نوسينه ولا روي تأليفاته ولا روي شرحياته ويا هر هموي أجر 1000 كتاب تبي أجر هاتو 100 ساڵ خەریکی خوێندن و زانست و زانیاری بی ئامادە بە دڵنیا بە لەوەی ئەو شتانەی کە باسمان کرد نابێتە هۆی ڕەحمەت و ڕزگاربوونت لە عەزابی قیامەت چونکە ئاگادار بە 100 ساڵ خوێندنی تۆ 1000 کتابی تۆش ڕێگایە ڕاستەکە نییە ئیلا بالعەمەلی ئیلا ئەگەر کاری پێ نەکەی کەوابوو بەوە هەڵنەخەڵەتەی کە تو چەندین ساڵە لەناو خوێندنی دای چەندین ساڵە خەریکی کۆکردنەوەی عیلم و زانستی بەوە هەڵنەخەڵەتەی کە چەندین کتابت هەیە کە چەندین تەعلیفاتت هەیە کە چەندین بەو شێوازە نە چونکە خوای گەورە فەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى ڕاستە کردەوە عیلم بەدەستخستن و نووسینەکەشت لە کردەوەی خۆتە بەڵام ئەو عیلم و زانستە ئەو کات ئەبێتە کردەوە و سوودی ئەبێت کە لە بەخۆشت عەمەلی پێ بکەی ناکرێت تۆ هەر خەریک ببی بە عالم و بە زانا و بە پرۆفیسۆر و بە دکتۆر و بە مهندیسێکی گەورە و بە پزیشکێکی گەورە و هەرچی هەیە لەوانە بەڵام لە مەیدانی عەمەلدا بە خۆت کاری پێ نەکەی بە خۆت کار بەو زانستە نەکەی کە هەتا کە وەرت گرتیە لۆیە کە خوای گەورە فەرمی چی بەکەر کردێ ئەوەی کە بەکردەوە جێبەجێت کردیە نەک ئەوەی کە بە نەزەری وەرت گرتیە نە ئەوەی بەکردەوە ئەوەی بە عەمەل بەکرداری خۆت جێبەجێ ئەەکەی هەروەک خوای گەورە فەرمێ فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا هەر کەسێک ئەیەوێ بگاتە ڕەزامەندی خوا بگاتەوە لای خوا خوای گەورە لێ رازی بێ خوای گەورە عەفوی کە خوای گەورە بە چاوی ڕەحمەت تەماشای بکە فليعمل عملا صالحا با کردەوەی چاک بکە کەوابوو کردەوە سنجی محەکە لە بۆ ڕزگاربوونت لە قیامەتدا سنجی محەکە لە بۆ بوون بە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نمونەیەکمان بۆ دێنیتەوە لەسەر ئەو بابەتە کە عیلم و تەئلیفات و کۆکردنەوەی کتاب و سەرچاوە بەس نییە لە بۆ ڕزگاری تو لە قیامەتدا بەس نییە نمونەیەکی زۆر سادەمان بۆ دێنیتەوە ئیمامی غەزالی فەرمێ مثل هذا لو كان على رجل في فلاة 10 أسياف هندية أفرمي أو كسيك بس خريشي علم بس خريشي كوكردنەوە و تەئلیفاتی کتاب و زانستە کانە بەڵام بەخۆی کردەوەی پێ ناکە وەکو کەسێک وایە کە لە سەحرایەکدا بێت بەتەنیایە و لە سەحرایەکیشدایە ئەو کابرایە دا شیری بەناوبانجی هیندی پێیە دیارە شیری هیندی کە شەڕی پێ ئەکرێ بەناوبانگ بووە لە وەختی خۆی لەبەر تیژی لەبەر باشی لەبەر قەیمی و پتەویەکانی ئەفەرمێ ئەگەر دە شیری پێبی و ئەسلحەی دیکەشی پێبی وەکو خەنجەر و ئەو جۆرە شتانە و هەروەها وكان الرجل شجاعا کابرایەکەش زۆر بەهێز بیت زۆر بەهێز بی و ئەهل حرب ئەهلی شەڕ و جەنگانیش بیت هەموو ئەو سیفەتانە شێری باش شمشێری باش
خەنجەر و ئەو زۆرەشتانی کە دیکەی پێکە پێیەتی هەموو بەناوبانگ بی بە خۆشچاوشانە و لێهات و بەهێز بی و ئەهلی شەڕکردنیش بی. بەڵام فحمل عليه أسد عظيم مهيب شێرێکی گەورەی بۆ هات، شێرێکی ترسناچی لە بۆ هات، شێرێک هات کە زۆر درندانە بەرەو ڕووی دێت لە بۆی غار ئەدات. فما ظنك هل تدفع أسلحة شره عنه بلا استعمالها وضرب بها؟ آية تقومانك أبي أو كابرا دشم شيري بيها خنزر أو زورشتانشي بيها. ئایا ئەو خەنجەر و ئەو شمشێرە بەناو بانگ و بەهێزانە ئەچن شەڕی لە بۆ ئەکەن و بچن ڕزگاری بکەن یان نا بێبێ ئەوەی ئەو دەستکاری هیچ شتێک بکە؟ بێگومان ومن المعلوم أنها لا تدفع إلا بالتحريك والضرب بێگومان نەخێر إلا چۆن ڕزگاری ئەکا دەبێ ئەو کابرایە ئەو هەموو سیفەتانەی بەرزی هەیە بەڵام دەبێ شیرەکان هەرچێشی شیرەکان دەربێنیت لە کالانی خۆی شیرەکە دەربێنیت هجومی بۆ بکات حرەکە بە شیرەکەی بکە حرەکە بە خەنجەرەکەی بکە چونکە ئەگەر نەیکرد با شیریشی پێوی با بەناوبانگترین شیر و ئەسلحەی ئەو کاتیشی پێوی ئیسفادەی چییە کە هەر لە کالانی خۆی دابوو بێگومان ڕزگاری ناکات. ولم يعمل بها فكذا لو قرأ رجل 100,000 سنة 1000 سال أجر كابوكو أويا أجر كسك 1000 سال خريجي خويندن بي 100,000 مسألة علمية وتعلمها 100,000 مسألة علمية مسألة شرعي تعالى سر كردبي وتعلمها خوشي فير كردبي وخلشي شفير كردبي بلان بخوي ولم يعمل بها لا تفيده إلا بالعمل أو هيك استفادة بيناقني إلا بكر ونبي. يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. ألوك خوي قولا فرمي بوتي بقص أيرينو بلان بكر وكر إيشي بيناكن بويا علمي ببي عمل هيت سودي تشينيا هيت سودي تشينيا نابيني لبروي علم أجر ببي عمل بو بس نظرية هيتي ديكي استفادة نية بس بالنظرية توش كانت ورقتيا وكو دكتوريك بعد صار بخوينيت بلام أجر بعملي إيش شيء نكر استفادة لو علم زانستي خويناك بوي باشتر بابتك بقين سيروكي شي بخوشتر هي لو باريوا كسيروشي أبو غزوان وشيركا أبو غزوان كابرايك بو زور زمان باراو کابرایەک بوو زۆر لەناو مەجلیساندا خۆشەویست بوو زمان پاڵاو بوو بەردەوام لە مەجلیسەکان دائەنیشت قسەی باشی ئەکرد قسەی جوانی ئەکرد بەردەوام باسی ئازایەتی خۆی و لێ هاتووی خۆی ئەکرد بەردەوام ئەیگوت ئەگەر بگەمە هەر شوێنێک هەر دڕندەیەک بەنمونای وەگەر بگەمە شێرێک بە گوێیەکانی ئەگرم بەو شێوازە مەدحی خۆی ئەکرد و بە بەردەوامی یعنی لە باسی گرنگی و گەورەی خۆی و باسی ئازایەتی خۆی ئەکرد. ئەفەرمی ڕۆژێکیان لەگەڵ کۆمەڵە هاوڕێشیدا بە ڕێگا بە قافلەیەکدا ئەڕۆن لە ڕێگادا لە سەحرادا شێرێکی زۆر گەورەیان لەبۆ دێت شێرێکیان لەبۆ دێ زۆر زۆر گەورە و بەهێز هجومیان بۆ دێنێت ئەو خەڵکەی کاروانەکەی کە پێکەوەنە هەمویان زۆر ترسیان لێ نەنیشت چونکە لۆ ئەبوو غەزوانیان لەگەڕا بۆیە بە خۆیان هەراتن ئەبوو غەزوانیان بەجێ هێشت ئەبوو غەزوان کاتێک کە شێرەکە لی نزیک ئەبیتەوە ئەبوو غەزوان ڕەنجی زەر هەر ئەگەڕێ لە ترسا توانای نابێ شمشێرەکەی لە کالانەکەی خۆیدا دەربێنێت لەو کاتەدا لە بین ئیمان و نەمانە یەکێک نەفەرێکی دیکەتر کە کەس لە ناو کاروانەکەدا حسابی ئازایەتی و پیاوەتی و بەهێزیان لەبۆ ناکرد بە کەسێکی سادە و ئاسایی تێگەیشتن ئەویش بەردەوام بێدەنگ بوو لە ناو مەجلیسەکاندا شمشێرەکەی دەرێنا و هجومی کرد لە بۆ شێرەکەی و شێرەکەی کوشت کاتێک کە شێرەکەیان لێ بەدوور کرد
خەڵکەکە پێگو ئەی ئەبوو غەزوان ئەتوو لە مەجلیس تا ئامیشتی باسی ئەوەتە کرد باسی ئەوەتە کرد ئەوەندە ئازامە ئەوها ئەەکەم ئێستاش هیچمان نەدی بەڵکۆ کابرایە کە هیچ کاتێک قسەی ناکرد ڕزگاری کردی گوتی ڕاستەکەن بەڕاستی زانستی نەزەری کە باسکردن بی لە ڕووی زانینەوە گوتی ئەوەی مهم وەزانی لە ڕووی زانینەوە ئەم زانی شیر چۆن بەکاردێ لە کاتی شەردا ئەگەر حیواناتی دڕندە لۆ بێت چۆن بەکاردێ باشترین شیریشم پێبوو بەڵام هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئەو عیلمەی کە ئەمن بە نەزەری لە کتاب سەرچاوەکاندا تەماشەم کرد نەمکرد بووە عەمەلی بۆ یەک ئەو ڕۆکاتێک کە بووە عەمەلی ئەو بەو شێوازم بەسەر هات کەواتە عیلمەک ئەگەر نەبێتە عەمەل وەکو ئەبوو غەزوانە هیچ ئیسفادەی لێ ناکەی لە کاتی تنگانەدا لە سەرمەرگدا لە مردن تا لە قیامەتتا لە گۆرت هیچ ئیسفادەیەکی نییە کەواتە دەبێ عیلمەکەت ببێتە عەمەل بۆیە بەڕێزان ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمەدا تووشی نەخۆشیەکی زۆر کوشندە بووین خەڵکێکی زۆرمان هەیە لە سۆشیال میدیا لە تەلەڤیزیۆن لە قسەکردن پاڵەوانی سۆشیال میدیایە بڕواو کە جاری وهەیە پۆستی وا ئەبینی سەری سوڕ ئەمینی لەو کەساری ئەو پۆستە جوانە ئەو پۆستە باشە ئەو پۆستە با ئینسافە باسی ئەخلاقت لۆکە باسی دینت لۆکە باسی چارەسەری کێشەی کۆمەڵاتی لۆکە باسی ئابووریت لۆکە باسی سیاسیت لۆکە هەموو ئەو شتانە زۆر شتی جوان باسەکە بەڵام کاتێک کە تەماشای کردەوەکانیەکەی بەخۆی فاشیلە باسی ئەخلاقت لێ بۆەکە بەڵام بەخۆی ئەو ئەخلاقە جوانەی نییە باسی دینداریت لێ بۆکە بەڵام بەخۆی خەریکی دینداری نییە باسی تیجارەتت بۆەکە باسی سەرمایە و اقتصادت بۆەکە بەڵام بەخۆشی زۆر فەقیرە لۆ لە بەروی تەمبەڵە ئیش ناکە کەواتە هەموو ئەو زانیانیاری کە تۆ هەیتت هیچیان ئیسفادەی نەبوو چکە هیچت نەکردە کردەوەی خۆت لۆیە بەڕاستی دەبێ زانست ببێتە کردار ئەگەر نەبوو کردار ئەو کات لە کاتی تنگانەدا پێش ئەوەی شێرەکەت بێ دەبێت کردارەکان ئامادە بن ئەگەر ناکاتی کە شێرەکە دێ هیچ ئیسفادە لەو عیلم و زانست و زانیاریانە ناکات لە کۆتاییدا هاواکارم لە خوای گەورە ڕێگای ڕاست بێ هەمومان نیشان بدات و بەکردەوەی چاک فێرمان بکات و لەسەر نیەت و عەمەل و قەستی مەبەستی ئێمە پاک و چاک بکات لە بۆ ڕەزامەندی خۆی تا ئامۆژگاریەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه